بەگشتی هۆکارەکانی کۆچ دوو هۆکارن هۆکاری سروشتی هەیە هۆکاری مرۆیی هەیە. هۆکارە سروشتیەکان خۆی بینێتەوە لە زریان و لافا و کارەساتە سروشتیەکان، بەڵام هۆکارە مرۆییەکان هۆکاری سیاسی و شەڕ و ناسەقامگیری ئابووری وڵاتەکە و ئەمان هەمووی یان نەبوونی هەلیکار واکە کە خەڵکانی ئەو شوێنە بەتایبەتی گەنجەکان بیر لە کۆچکردن بکەنەوە. بەڵێ ئێمە گەر باسی کۆچکەی خۆی کۆچ دوو جۆرە، کۆچی یاساییمان هەیە و کۆچی نایاساییمان هەیە. یاساییەکە ئەوەیە کە بە شێوەیەکی یاسایی سنووری وڵاتێک ئەپەڕێنەوە ئەچێتە وڵاتێکی تر، بەڵام نایاسایی کە بە شێوەیەکی ڕێگەنە پێنەدراو لەلایەن وڵاتی بەرامبەرەوە کە ئەم سنوورەکەی ئەبەزێنێت و ئەچێتە ئەو وڵاتە. بۆیە ئەگەر ئێمە جەختەکەمان لەسەر کۆچی نایاسایی بێت، ئەوەی کە ئێستا زۆربەی گەنجان بەهۆیەوە ئەو هۆکاری و ئاکا کە کۆچی نایاسایی بکەن ئەگەڕێتەوە بۆ هۆکاری دارایی و لەگەڵ نەبوونی هەلیکار بۆ گەنجەکان. هەر لەو کاتەوەی کە کۆچکردن بە چەند مەرحەلەیەکە ڕوویاوە لە هەرێمی کوردستانە و هەرجارەوە بە هۆکارێکی جیاواز، بەڵام ئەوەی کە لە ئێستاەوە بەتایبەتی لە دوای ساڵی 2014 بەهۆی قەیرانی داراییەوە و ئەو گەنجانی کە خوێندن تەواوەکەن و هەلێکی کاریان دەست ناکەوێت، بۆ ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆی کە گەنجان کۆچ بکەن. گەنجەکان ئەگەر باسی ئەوانە بکەین کە خوێندن تەواوەکەن و لەبەرەوەی کە چەند ساڵێکە دامەزراندن بە شێوەیەکی حکومی نییە، وای کردووە کە گەنجەکان پەنابەر نەبەر ئەوەی دەرفەتی هەلیکار بۆ خۆیان بڕخسێنن لە کارتە تایبەتیەکانە، و ئەمەش ڕەنگە فرسەتێک نەبێ بۆ هەموو ئەو گەنجانەی کە زانکۆ پەیمانگاکانیان تەواو کردو بتوانن دەرفەتی کاریان دەستکەوێت. بۆیە لەوانەیە پەنابەر نەبەر ئەوەی کە کۆچ بکەن بۆ وڵاتێکی تر و لەوێ بە دوای هەلیکار و بژێوی ژیانیانە بگەڕێن، یاخود بە شێوازێکی تر بڵین ڕەنگە هەر پێش تاواکردنی قۆناغەکانی خوێندن شێوازێک لە ناوئومێدی لە ناویانە دروست بێت کە وایان لێ بکە بیرکردنەوەیان بەو ئاراستەیە بێت کە شوێنی خۆیان بەجێبێڵن و ڕووبکەنە شوێنێکی کە بۆ بژێوی ژیان. ئێرەوە سەرچاوی گرتووەکە مەسەلەن کۆمەڵی هاوڕێی خۆی بینیوە خوێندنیان تەواو کردووە و بە سەلامەتی گەشتوونەتە ئەوێ ئەگەر بە ڕێگەی نایاساییش بێت، ئیتر وازانێ ئەمیش ئەگەر هەمان ڕێگە بگرێتە بەر دوا ڕۆژێکی باشی ئەبێت. بەڵام ئاگادار نییە لە مەترسیەکانی کۆچی نایاسایی کە ئێمە لە سیمینار و لە چالاکیەکانمان ناجەختی ئەەکەینەوە سەر کە ئەگەر ئەو بڕەپارەی کە دایناوە بیا بە قاچاقچێک و پێی بچێتە دەرەوەی وڵات، ئەتوانێت هەر لە شوێنی خۆیەوە هەوڵبات کارێکی بچووکی پێ دەست پێ بکات و بتوانێت بێتە خاوەن کاری خۆی. ئێمە کەمپینێکمان ڕاگەیانوە، کەمپینی مەڕەچاکیکە کە کارمان لەگەڵ ئەو گەنجەکانایە کە ئەوانەی بەتایبەتی بەتەمان وڵات بەجێبێڵن بۆی بڕۆنە ئەوروپا و ژیانێکی تازە دەست پێ بکەن، بەڵام بە شێوەیەکی نایاسایی. ئەرکی ئێمە ئاگادارکردنەوەیانە لە مەترسی کۆچی نایاسایی، هەروەها ئاشناکردنیان بە کۆمەڵێک جێگرەوە ئەگەر ئەوان لێرە بمێنەوە ئەتوانن چی بکەن، بەهێزکردنیان و بەتواناکردنیان، لەبەرەوەی گەنجان هەمویان خاوەن توانان، بەڵام ڕەنگە دەرفەتێکەوەی بۆ نەڕەخسابێت کە بتوانێت تواناکانی خۆی بەرەو پێشەوە بێت، و ئێمە ئەمانەوێت جەخت لەسەر کاری پیشەیی بکەینەوە، بەتایبەتی ئەو کارانەی کە لەوانەیە لە ڕووی کۆمەڵگەوە کەمتر ئاوڕیان لێرا بێتەوە، بمانەوێت لە ڕووی کەلتوریەوە زیینیان بکەینەوە، هەم بێتە هۆی پاراستنی کەلتوری نەتەوەی کورد و هەروەها بژێوی ژیانی گەنجەکانی لێوەدابین بکرێت. بەدڵنیایەوەنە خۆیان بۆ خۆیان نمونەی زیندوون کە گەنجەکان پێشەوەی بڕیاری کۆچکردن بن پێویستە دوو جار بیر بکەنەوە، ئەو شتانە ببینن، ئەو تەنها ئەو چیرۆکانەیان گوێ لێ نەبێت کە کەسێک بە سەلامەتی گەشتووە و شانسی ئەوەی هەبووە ژیانێکی تازە دەست پێ بکات، بەڵام لە هەمان کاتە بە سەدان چیرۆکی ناخۆش و تراجیدیا هەیە کە خێزان لە یەکدا بڕاوە یاخود گیانیان لە دەستیاوەنەیان توانیوە ئەوەی کە بەتەمای بوون لە وڵاتی دەرەوەیە بۆ خۆیانی دەستە بەرکەن. کرێت لە ڕێگەی هەڵمەتی هۆشیارکردنەوە بێت، لە ڕێگەی سیمینار و بەرنامە و پرۆگرامی تەلەڤیزیۆنیەوە بێت، واتە ڕێگاکان زۆرن، بەڵام ئەوەش گرنگە کە ئێمە جێگرەوەیەکیان پێبین، شتێکیان لەگەڵا باسکەین کە ئەگەر گەنجێک بیر لە کۆچی نایاسایی نەکاتەوە و پێ بڵین مەڕۆ ئەی چی بکات، بۆیە ئەبێ کار لەسەر تواناکانی گەنجان بکەین و یارمەتیان بین و بە هەموو سەکتەرەکانەوە کە ئەوان تواناکانیان بەرەو پێشەوە بەرن بۆ ئەوی ببنە خاوەن کار و خاوەن ئابووری سەر بەخۆی خۆیان. لە ڕێگەی کۆمەڵێ چالاکی جیاوازەوە بووە بە گفتوگۆکردن لەگەڵ گەنجەکان، وەرگرتنی بیرروڕایان، هەروە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی جیاواز کە گەنجەکان ئاشناکەین بە تواناکانی خۆیان و کردنەوەی خولی پیشەیی بۆیان. بەدڵنیاییەوە لە ڕووی توانای مرۆییەوە زیان بە کۆمەڵگە ئەگەیەنرێت، لەبەرەوەی
زۆربەی کات گۆڕانکاریەکان و تواناکان هەموو لە چینی گەنجانەوە سەر هەڵەیە بۆیە ئەگەر کۆمەڵگەیەک گەنجی تیانە بێت بە دڵنیاییەوە لە ڕووی پێشکەوتنی مرۆییەوە تووشی زیانە بێت. ئێمە پەیامەکەمان هەروەکو نای کەمپینەکەش پێیانەڵی مەڕۆن چاکیکەن ئەوەی کە لە خەیاڵی خۆی ئەوروپا بە هەشتێکە بۆ شێوەیە نییە ئەگەر بە ڕێگەی ناسایی پێی بگەی ژیانی خۆی و خێزانیشی ئەخاتە مەترسیەوە بەڵام بە پێچەوانەوە ئەکرێ لە شوێنی خۆیانە پەرە بە تواناکانی خۆیان بن بۆ ئەوەی ئەگەر هەر کاتێکیش بریان لە کۆچکردن کردەوە بتوان بە شێوازێکی یاسایی کۆچ بکەن و ئەزمونێک وەربگرن و سوودێک وەربگرن بۆی دوایی کە هاتنەوە بۆ کۆمەڵگەی خۆیان سوودی پێ بگەێنن. بەڵێ پێویستە ڕۆکوتم لە ڕێگەی سیمینار و هەڵمەتی هۆشیارکردنەوە گەنجەکان هۆشیار بکرێنەوە لەوەی کە کاتێک بە شێوازێکی نایاسایی ئەگەنە وڵاتێکی ئەوروپی بە دڵنیاییەوە وەکو کەسێکی پلەیەکی ئەو وڵاتە حسابیان بۆ ناکرێت و کۆمەڵی قۆناغی دوور و درێژ هەیە سەخت هەیە کە ئەبێ بڕن تاکو بتوانن ئەوەی کە لە خەیاڵی خۆیانایە جێبەجێ بکەن بە پێچەوانەوە ئەگەر گەنجەکە پێشتر ئاشنای ئەم مەترسیانە بێت و خۆی لێ بە ئاگادار کرد بێتەوە و بتوانێت لەسەر تواناکانی خۆی بکات پەرە بە زمان و بە تواناکانی خۆی بات ئەتوانێت لە ڕێگەیەکی یاساییەوە کۆچ بکات کە هەروەکوتم باشترە بۆی و سەلامەتترە و سوودیشی بۆ خۆی و بۆ کۆمەڵگەکەشە بێت.